حقیقت ئەوەیە کە ئێمە لە کاتێکدا دەمانهەوێ یادی کەڵەپیاوێ بکەینەوە کە لە مێژووی 100 ساڵی ڕابردوودا مێژووی کورد بەبێ ناوهێنانی ئەو پیاوە گەورەیە بەبێ یادکردنی ئەو پیاوە گەورەیە ئەو ڕۆشنبیرەی سەردەمی خۆی ناتوانێت مێژوویەکی تەواو کامیل بێت. بۆیە باتێک باسی مێژووی 100 ساڵی ڕابردوو یا سەدەی ڕابردوو دەکەین دەبێت ئێمە حتمما جێگایەکی زۆر تایبەت بۆ ڕووناکبیر و ڕۆشنبیرانی چەشنی مامۆستا برایم ئەحمەد کە لە 3-4 بواردا مامۆستا ئەستێرەی گەشاوە بووە بکەینەوە و ئەو ڕۆکانە ئێوە ئەو کارە دەکەن دەستان خۆش بێ. سپاس بۆ ئێوە. ئەگەر ئێوە ئیجازە بدەن بۆی کە ئەمن بیرەوەرێکی خۆشم هەیە لە 23 ساڵ لەوە پێش ینی 27 ساڵ لەوە پێش ئەویش ئەوە بوو کە من چوومە خزمەتی لە لەندەن و توێژێکی دوور و درێژمان لەو پەڕی مرتاحی و لەو پەڕی ئازادی و لەو پەڕی حڕیەتەوە لە ماڵەکەی خۆی کامرایەکی بچووکم پێبوو کامراکەم بردبوو کردبوومەوە و دانیش بووین قسەمان دەکرد کە بە خۆشیەوە دەتوانم بڵێم بە سەدان و بە هەزاران جار ئەو ڤیددیۆیە لێ دراوەتەوە چونکە 2-3 ساڵ لەوە پێش دوای وەی کەیتر مێژۆکە وردە بە سەردەچوو من بریارمدا کە یوتیوبێک بکەمەوە و ئەو توێژانەی کە لە ڕابردوودا لە 30 ساڵی ڕابردوودا کردومە بیخەمە بەر ئیسفادە و دیدی بینەران و لێکۆڵرانی خەڵکی کورد و خوێندکاران و ئەوە بۆیە بەخۆشیەوە دەبینم هەموو ڕۆژێ قەدەر ناقەدەرێک ئەو ڤیددیۆی مامۆستا برایمی و من هەڵدەداتەوەوە بەشێک لە قسەکانی مامۆستا برایمی دەربێنن کە بە تایبەت لەسەر چوارپارچەبوونی کوردستان مامۆستا کەواتە مامۆستا لێرە و قسەکەت لێ وەردەگرمەوە کە باس لە هەر چوارپارچەی کوردستان و کاری مامۆستا ئیبراهیم ئەحمەد لەگەڵ ئەواندا سەرەتا لە کۆماری یاخود جمهوریەتی کوردستان لە مهاباتەوە دەست پێکەم ئەمێ بزانم پەیوەندی مامۆستا ئیبراهیم لەگەڵ کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان پێش کۆماری دروستبوونی کۆماری کوردستان لە مهابات و دوای دروستبوون و ئانووساتی دروستبوونی کۆماری کوردستان لە مهابات چی بوو؟ مێژوو چی دەڵێت؟ حقیقت ئەوەیە کە ئەو کات تۆ نابێ بە چاوی ئێستا سەیری ئەو کات بکەیت دەبێت بگەڕینەوە سەر شرایەتی زەمان و مەکانی ئەو کات تەنانەت پۆستیش نەبوو تەنانەت ئەتۆ دەبوو ڕاوەستی کە گەلاوێش مامۆستا برایم و عەلایەدین سجادی لە بەغداوە دەریان دەکرد یا لە دیوی گەرمێنەوە دەریان دەکرد تا دەگەیشتە ڕووناکبیران و ڕۆشنبیران و ڕێبوارانی ڕێگای وشەی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە موکریان زۆری دەکێشا دەبوو محتاجی قاچاقچی و وڵاغدار ئەوە بن تاکوونێ بتوانن ڕقەمێک دوو ڕقەم ژمارەیەک دوو ژمارەی گەلاوێش کە مامۆستا برایم دەری دەکرد بگاتە ڕۆشنبیران و نوخبەکانی موکریان بۆیە ئەمە دەیە بگەڕێنەوە سەر ئەو شرایەتی زەمان و مەکان ئەو کادوەکو ئێستا ئەوە نەبوو کە بە واتساپێک بە ڤایبرێک بە ئینتەرنێتێک ئێمە ئاگامان لەو سەری دنیاە بۆ ئەو سەری دنیاە بێت نا ئەوە نەبوو زۆر بەکاوە خۆ بوو بەڵام ئەو دەنگۆیەی کە گۆڤارێک دەردەچێ لەلایەن ڕۆشنبیرانی باشووری کوردستانەوە کە ئەوان دایان کورد ئەو دی و یا گەرمێنەوە ئەویش گەلاوێش بوو ئەمە دەنگی دابەوە لە ناو نوخبە و ڕۆشنبیر و سیاسەتکارەکانی موکریان بە تایبەت و ڕۆژهەڵاتی باشە ئەو ڕۆشنبیرانە کامانە بوون کە لەگەڵ مامۆستا ئیبراهیم پەیوەندیەکی باشیان هەبووە دیارمەبەستمان لە تەواوی پارچەکانی کوردستان لە دنیایەکی پێچگەل بێ ئەوە یەکتر بناسن بەبێ ئەوەی کەەوە بکەن زۆربەی ئەوانەی کە لە ڕێگای کوردایەتی دوای بە تایبەت شۆڕشەکەی شێخ سەعید و ئەو محکەمە مەحنووسەی کە کردیان لە یاران و لە هەواڵانی شێخ سەعیدی و ئەو محکەمەی کە بۆیان دانان لە دیاربەکر دیارە ئەو زەمانێکی زۆری لانەدا بوو زۆربەی نوخبەی کوردی تاتی تاسیری ئەو کارە ساتە گەورەیە بوو و هەروەتر حاجی قادری کۆیی
کاردانەوەیەکی یەکجار زۆری هەبوو شێعرەکانی لە ناو ئەو کەسانەی کە بەرەو کوردایەتی دەچوون. ئێمە دەبێت لە بیرمان بێ ئەو کات تازە ئاتاتورک هێندە لە مێژ نەبوو، ئاتاتورک دەوڵەت و نەتەوەی تورکی دامەزران بوو، عوسمانی تێکچوو بوو، ویلایەتی مووسڵ ئەوە بوو، بێ سەرنەویش بوو، وڵایەتی مووسڵ درابوو بە عێراق و عێراق کوردستان دابش ببوو لە نێوانی عێراق و سووریا و ئێران کە بۆ خۆی هەر هەی بوو و ئەوجار تورکیا. باشە ئەمە هەمووی دەو ڕابطەیەدا کۆمەڵێک بە پەنجە دەژمێردێن. ئەگەر باس لە سەردەمی مامۆستا عەبدوڕەحمان زەبیحی بکەین، پەیوەندیەکانی لەگەڵ ئەمدا چۆن بوو؟ دەگەمە سەروەی بۆیە ئەوەی کە نوخبەیەک لە باشووری کوردستان خەریک بوون بە وشەی کوردی بە وتە چیرۆکان باسی کوردایەتی دایکی نیشتیمان بکەن، کۆمەڵێکیش لە دیوی ڕۆژهەڵات پەیدا بوون کە هیچێک سەرتۆپەکەیان مامۆستا عەبدوڕەحمانی زەبیحی بوو کە دواتر لە هاتە باشوور و لە باشوور بە عولەما ناوی دەرکرد. ئەوانە خەریک بوون دایکی نیشتیمانیان هێنابوو بەرچاوانی کۆمەڵانی خەڵکی کە ئەو دەم تۆ دەبێت لە بیرت بێ کە لە سەتا دوی خوێندەوار نەبوو کوردستان، لە سەتا 4 و 5شی نەیدەزانی ناوی خۆی بە کوردی یا بە فارسی یا بە عەرەبی بنووسێت. بۆیە ئەوان هاتن بە زمانێکی زۆر سادەی خەڵکی بە شێوەی نمایش و بە شێوەی شانۆ هاتن جیلوەیەکی دایکی نیشتیمانیان دروست کرد کە ناویشان نمایش و تەئەتری دایکی نیشتیمان کە ئێستاش معلوم نیە. جەماعەتێک دەڵێن مامۆستا برایم ئەحمەد لە دیوی گەرمێنەوە نووسیوەتی ناردووەتی بۆ ڕۆژهەڵات، جەماعەتێکی دیکە دەڵێن هەر نوخبەکانی کۆمەڵەی ژێکاف کۆمەڵەی ژیانەوەی کورد لە مەهاباد ئەوان نووسیوە. بەرحاڵ ئەو شانۆیە ئەوە بوو کە نمایشێکی دەکرد کە ژنێکی پیری هەموو ژانی سەر و قشسپی لە کۆت و بەندی 4 دانە دێواندایەوە. ئەو 4 دێوە کە مەبەستی ئێران و تورکیا و عێراق و سووریایە لە زنجیرەکانیدا زڕەی زنجیرەکانیدا ئەو دایکە خەریکە لە ناو دەچێت و ئەو زارەکانە یەکێک دێ هاوار دەکا کە ئەی هاوار میلەتی کورد بۆ نووسون دایکی نیشتیمان لە بەردەوامی دەکرێت بڵین نووسینەکانی مامۆستا برایم ئەحمەد ئامانجدار بوون پرسی سیاسی و نەتەوەییان لە پشتەوە بوو. هاوپێچ بۆ پرسیارە مامۆستا سەبارەت باس لە ژێکاف کرد، دەمەوێت کاریگەری مامۆستا برایم ئەحمەد لەسەر دروستبوونی ژێکاف لە ڕۆژهەڵاتی کوردستان چی بوو لەو سەردەمەیە و تا ئێستاش کاریگەریەکە چییە؟ لەو توێژەی کە ئەمن کردومەوە ئێستا دەتوانن بینەران لە قەناتی یوتیوبەکەی خۆمدا ببینن. مامۆستا بە سەراحەت باسیەوەی دەکا کە دەڵێ دوای ئەوەی کە ئێمە لە حیزبی شووعی و لە حیزبی ڕزگاری و لەوانە ماوەیەکی زۆر خەریک بووین خەباتمان دەکرد و دیتمان هەمووی تەکەتل و تەکەتولکاری و ئەوانەیە ماندوو بۆ مامۆستا برایم ئەحمەد. مامۆستا برایم ئەحمەد هەمیشە دایم لە حەولەوەدا بۆ ڕێگا ڕاستەقینەی کوردایەتێکە ببینێتەوە. ئەو پێی وابوو لە ڕۆژهەڵات ئەو دەنگی کۆمەڵی ژێکاف دەنگە ڕاستەقینەکەیە و خۆی یەکسەر بۆ تەرخان کرد. تەنانەت مامۆستا برایم خۆی وەکو نوێنەری ژێکاف لە سلەیمانی دەناسێنێت و خۆی ژێکاف لە سلەیمانیدا دەمەزرێنێ. ئەمە ئەو سۆز و عەتب و پاک و خاوێنێ دەگەێنێت کە دوای ئەوەی کە نۆشەمبیران لە زمانی ڕەفیق حیلمێوە ئەودی و ئەولا و شۆڕشەکەی بارزانی و کە ئاوە بە چاواشەکاریدا ڕۆیشت و ئەفسەرەکان و ئەوانە مامۆستا برایم و دوای ڕێگایە کەوتۆکەم ببینێتەوە ڕێگایەک ببینێتەوە کە ڕێگای واقعی دایکی نیشتیمان بێ و خزمەت بە دایکی نیشتیمان بێ. بۆیە مامۆستا برایم زۆر زوو جەزب و بەرەو کۆمەڵی ژێکاف دەڕوا و لە دنیایەکی مەجازیدا لە دنیایەکی بێوەی کە یەکتر ببینن زەبیحی و کە سەرکردەی تەتوانم بڵم یەکەمی ژێکافی بۆ زەبیحی و مامۆستا برایم کە یەکێک لە هەرە بەرچاوەکانی کاروباری کوردایەتی بۆ لە باشوور ئەو دوانە یەکتر دەگرنەوە و لە دوورەوە بەبێوەی کە یەکتر ببینن هەتا ساڵی 50کان کە زەبیحی ئاوارەی باشوور دەبێت و هاوارەی بەغدایە دەبێت ئەوانە یەکتریان نەبینیوە، بەڵام هەر لە دوورەوە بنووسین بە نامەگۆڕینەوە بە ئەوەی کە ئاگایان لە بیر و باوەڕی یەکتر هەبووە زۆر لێک لیزیک بوون. کاتێک کە دەگەنە یەکیش
هەر یەکجار لێک نزیک دەبنەوە. باشە مامۆستا دیارە بابەتەکە زۆر هەڵدەگرێت بەڵام ئەمە بکەم دوا پرسیار لەسەر دروستبوونی کۆماری مەهاباد و پەیوەندی مامۆستای برایی محەممەد بە خودی قازی محەممەدەوە لەو سەردەمەیە کە کۆمارێکی وها دروست بوو دواتریش ئەنجامەکەیمان بینی کاریگەریەکەیمان بینی و تا ئێستاش بنمونە دەهێنرێتەوە هەوڵە. حقیقەتێکە ڕاستە هەروەکو ئەرزم کردن دروست دوای ئەوەی کە حربی عالەمی دووەم گەیشتە ترۆپچی خۆی و ناوچەیەک لە ئێرانێکە دەبێتە ڕۆژاوای ئێرانێەوە دەبێتە ڕۆژهەڵاتی کوردستان ینی مەهاباد و موکریان بۆشایەک دروست دەبێت بۆشایەکی دەسەڵات دروست دەبێت چونکە ئێران داگیر کرابوو لەلایەن سۆڤێت و لەلایەن ئەمریکا و ئینگلیسەوە و بۆیە ئەو ناوچەی موکریان تقریبا دەتوانە بڵم هیچ دەسەڵاتێکی تدا نەبوو و حکوومەتیش دەرکرابوو لەوێ بۆیە لەوێ مەجالێک ڕخسا مەجالێک کار لەسەر ئەو بیر و باوەڕ و ئەو خانەیەی کە ژێکاف دروستی کردبوو ئەو هێژمۆنەی کە ژێکاف چەند ساڵێک بوو لە ناوچەکە دروستی کردبوو هات گەیشتە ئەوەی کە جەنابی قازی محەممەد وەکو کەسایەتێکی ناسرا و کەسایەتێکی خۆشنیە و کەسایەتێک کە نفوزی هەبوو بەڕاستی و هێژمۆنی قازی محەممەدی ئەو کات لە مەهاباد یەکجار بەرچاو بوو هاتن بەرحاڵ قازیان کرد بە ئەندامی ژێکاف و قازی هات بوو بە ئەندام و لەوێڕا پاش ماوەیەک هەروەکو چۆن لە تەورێزێ فرقەی دموکراتی ئازەری دروست ببوو لەسەر ڕێنمونونەکانی باقرۆف سەرۆکۆماری سۆڤێتی ئازەربایجانی سۆڤێتی ئەوانیش هاتن لە مەهاباد لە دوی ڕێبەندانی 1335دا ئەویان کرد کۆمارێکیان دروست کرد و ئەو کۆمارە دەنگی دایەوە و بەڕاستی ڕوخبە و ڕۆشنبیری وەکو مامۆستا برایی محەممەد بوو بە هیوا و ئومێد و چرایەک لە ناو دڵیاندا کە بڵێ دەوڵەتی کوردی دروست بوو لە ڕۆژهەڵات و ئەو حاڵە بوو کە ئەوان بەڕاستی مەراقی ئەویان هەبوو کە دەبێ کوردایەتی بگاتە حاصڵەکەش هەر تەنیا و تەنیا دەوڵەتی کوردی و وڵاتی سربەخۆی کوردستان بوو لەبەر ئەوان تەواوی هێز و توانای خۆیان تەنانەت زۆرێک لە مامۆستاکان و لە ئەفسەرەکان و لە میرحاز و لە مستەفا خۆشناو و لە کێو لە عوسمادان ئەوانە هەمووی هاتن بەرەو موکریان تەنانەت مامۆستای وەکو مامۆستا قانع هات لەوێ وەکو مامۆستایەک دەرسی کوردی دەکول لە دەوروبەری مەهاباد ئەمانە ئەو عیشقە بوو ئەو هەستە نەتەوایەتێ بوو کە خەڵکانی وەکو مامۆستا براییم پەروەردەیان کردبوو لە باشووری کوردستان و ئەوە بوو بە ئەوەی کە بێن و بەشداری کۆمار بکەن هەموویان هاتن زۆربەیان هاتن و بەشداری کۆماریان کرد ئەوانەی نەشیان توانی یا لە زینداندا بوون نەیان توانی بێن بەڵام ڕوح و جانیان لەسەر کۆمارەکەی مەهاباد دەسوورا مامۆستا براییم هەرەوە نەبوو کە لە کۆماری مەهاباددا ئەوە بێت مامۆستا براییم دە و ئاخرانەشدا بەو تەمەنە زۆرەیەوە من لە لەندەن دەمبینی مامۆستا براییم ڕوح و جانی لەسەر هەواڵانی باکوور بوو و هەمیشە بەمی دەکۆت عەلی کوردستان ئەگەر ڕزگار بێت دەوڵەتی کوردی ئەگەر دروست بێت لە باکوورەوە دروست دەبێت ئەو عەتفێکی یەکجار زۆری بۆ گریلاکان هەبوو بۆ قەندیل هەبوو بۆ هەواڵان و بە سەرکردەکانی پارتی کرێکاران هەبوو و ئەوەی نەدەشاردەوە مامۆستا براییم لە ماوەی کارکردنی و کاری سیاسی و نووسینیدا هەوڵی داوە کە هەر چوار پارچەی کوردستان و پرسی کورد بە یەک پاکێج پیشانی جیهان بدات مامۆستا من حەزمە کرد زیاتر لەسەر بابەت لەگەڵ جەنابتە گفتوگۆ بکەم بەڵام ئەم تەوەرم لە کۆتایی هات و زۆر سوپاس بۆ بەڕێز عەلی کەریمی وەکو نووسەر ڕاستەخۆ لە لەندەنەوە بەڕێگەی سکایپ میوانی ئەمە بوو ماندوونێ مامۆستا دیارە لە پاژەوەی کە